بارودۆخمان ئاخر دەرزە خراپە زۆرمان بۆ هاتوو بۆیە هاتوونەتە سەرجادە لە خۆشی خۆمان نادوونەتە سەر شەقام. بەڵێ ئێمە جوتیارانی بڵین کەرکووک و بە تایبەت سنووری مادەی 140 ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە کۆمەڵێ داواکاریمان هەیە. داواکاریەکانمان ئێمە ئەوەیە کە جیاکاری نەکرێ لە نێوان جوتیارەکان. جوتیارێک یان گوندێک بە 700,000 گەنمەکە لێوەرگیرێ و گوندێکی تر بە 500,000 لێوەرگیرێ. یعنی ئەمە بەڕاستی ستەمە لە جوتیارانی ئێمە کرێ. ئێمە زەویزارەکانمان تا ئێستا مەحکومە بە قەرارێکانی بەعس تاوانی ئێمەیتیان نییە. ئەوایە حکوومەتی نوێی عێراق ئەو بڕیارانەی بەحسی هەڵوەشاندایەتەوە بۆیە ئێمەش بۆ ئەوەی ئێمەش ئێستا خاوەندارەتی زەویمان هەبوایە و لە ناو پیلان بواین. بۆیە داواکارین ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران ئیستثنایی لێ بکرێ و ئەو جیاکاریە نەمێنێ. حکوومەتی فدرال دەکەین فەرقی کورد و عەرەبی نەکا. ئێستا ئەوەی لە پیلاندایە بە 700,000 لێوەرەگری، ئەوەی خارج خودتەیە عەردی کەرکووچێ، زەویەکانی کەرکووچێ، جوتیاری کەرکووچێ هەموو عەردی ئەتفایە. داوا لەو ئەندام پەرلەمانی خۆمان دەکەن لە بەغدایە چارەکەمان حەلکەن لۆمەش بکەن 700. ئەمە بە 700 رازی نینە. ئەگەر ئەوها بستە دوێ ڕێ کەرکووچیش قەتعکەین عسکەری ڕێگرە لە جوتیاری منتیقەی ساڵەیی و شوان و شێخ بزێنی و هەمووی. زەرعاتمان کردووە لە لەیلان خارج خۆتای بە 500 ئیستش بە تەمای بن يعني بۆ سەفای پاکێکەینەوە وی بن بۆ حکومەت تەصدیرەکەین. ئەم سەیتەرە نالێ ڕەدەبێ ئەڵێ مەمنوعە إلا کتاب زراعە بمانێ ڕێن بۆ دایرە زراعە دایرە زراعەڵە کاکە تەسجیل ئەلکترۆنی بووە نەما کتاب و متاب. ئەمە وەزە گەلمەکە بێن پێشەوە سەیرەکەی هەرزان و زەرەر و نازانم چی ئستش بیبەر و تەماتە و شووتی ئەمانە لە سەیتەرەکە نالێ ڕەدەبێ ئەڵێ مەمنوعە بێ گومرگەکەی کتاب زراعی بۆیە نێرن ئەڵێ نایخوای دڕێن و فرەیداڵێ إلا گومرگەکەی. ئێمە کاتوونەتە سەر شەقام بەڕاستی بە حقیقەت گرفتی زۆرمان هەیە هەر لە بە بازارکردنی بەروبوومەکانمان هەر لە بازگەکان بە بازارکردنی بەروبوومەکانمان کردویانە بە دوو نرخ. نرخێکی 700 نرخێکی دەرەوەی پیلان 500 ناوی پیلان 200,000 دینار فەرق زۆرە. ئەنجا زەوی کەرکووک زۆری دەرەوەی پیلانە. ناو پیلانمان کەمە بە تایبەتی منتیقە تورکمانی و کوردیەکان هەمووی دەرەوەی پیلانە بە 500ەکەیە. هەتا ئەم دەقێژەوە هەفتەیەکە سایلۆ کراوەتەوە هی دەرەوەی پیلان وەرناگیرە بە 500ەکەش. یعنی ئەوەندە زوڵمەکە گەورەیە ئەوەندە زوڵمەکە گەورەیە ناوترێ. داوامان وایە کەواز نرخەکەمان بۆ هاوتاکەن هەمووی ببێ بە 700 ئەویش گەنمە هیچی ڕستقیکە نییە. بارودۆختان لەگەڵ بازگەکانە لەگەڵ یانانی بەرهەمەکانتان بۆ ناو شار و ساختکردنەوەی چۆنە گوزەرانتان؟ بارودۆخمان ئاخر دەرزە خراپە زۆرمان بۆ هاتوو بۆیە هاتوونەتە سەرجادە لە خۆشی خۆمان نادوونەتە سەر شەقام. بەڕاستی بازگەکان هەموو شتێ لە لای ئەوان بە حەقی خۆی بە قانون مەمنوعە. بە پارەش هەموو شتێ دێو ئەڕوا بە پارە هەموو شتێ دێو ئەڕوا بە 300,000 سیارەیە گەنم داخیلەکەن.